کەناڵە دەنگ ناسازانە بزانن تەرتیبەکە بەو شێوە بووە. ئەو نامەی هێرۆخان لە 1970 چووە بۆ حەیدەر عیبادی بەڕێز سەرۆکی حکوومەتی فیدرال. پێی دەڵێ لە زمانی حکوومەت نەفت دەفرۆشرا بە ناپاڵمەوە ئەو دەدرا بۆ کورد بوو. لە زمانی ئێستاش بەشێکی نەفت هەرێمی کوردستان دەیفرۆشی، بەشێکی بەغدا دەیفرۆشی هی کەرکووک. بەڵام هەم کۆن و هەم ئێستاش خەڵکی کەرکووک مستەفید نییە. ئەو شارێک کە ئێستا پێی دەڵێن قودسی کوردستان و پێی دەڵێن دڵی کوردستان پارەی نییە شارەکە پاکاتەوە. ئەم بۆیە بەبێ تەمینکردنی حسەی کەرکووک شاری کەرکووک ئەو نەفتە نابێ بڕۆ و بڕۆ ڕای دەگری بۆ ڕەشەڕووتی کەرکووکە. جا ئەگەر ئەوڕۆ خەڵکێک هەیە جێی لە هەرێمی کوردستانیش نییە و جێی لە کەرکووکیش نییە ئێستا دەبی جێڕاگری بۆ جێڕە ناگری.